ئەمە حاڵی پردێکی سەرەکی کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل هاتوچۆی لەسەر دەکەن. ئێرە پردی نێوان ناحیەی ناڵپارێز و قەزای پێنجوێنە بەهۆی کۆنی و نۆژەنەکردنەوەی ماترسی ڕووخانی لەسەرە و شۆفێران داوا دەکەن هەرچی زووە چارەسەریە و کێشەیە بکرێت بۆ ئەوەی ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە. ئەم پردەهی بیدایەتی هێشتاکانە زیاتر مەسەڵەن زەختی عەسکەری و ئەوانەشی لەسەر بووە و بە ئاسن دروست کراوە. تەبەن ئیسە بەرگەی ئەم زەختە ناگرێت کە ئیسا مەرزی باشماق و کۆمەڵێ مەرزی تری بەسەرەوەیە. لەبەرەوە بەڕاستی پێویستی بە نوێژەنکردنەوە یاخود پێویستی بەو جۆرە پردانە هەیە کە بە پایە دروست دەکرێت ئیستا پێویستی بەو جۆرە پردانە هەیە. یعنی ئەم پردە تەحمولی ئەم زەختە ناکات. جاری وایە 4 بار هەڵگری ترێلە بەیەکەوە لەسەرێتی زیاتر لە 150 تەنە چێتە سەر ئەو پردە لەوانەیە لە ڕووی ئەندازەیەوە گەر تەماشایکی مەسەلەن نەتوانێت تحمل و ئیستیعابی ئەو زەختە بکە. سیارەی بار هەڵگر زۆر ناڕەحەتە بووی. ئەینا جادەکەش ناخۆشە، جادەکەش تاو خراپ بووە، چاڵ و چۆڵی زۆرە. هیوادارین هەر چاڵەکانیش قیرێکی هاکەزای بێن بیکەن بەو سەر چاڵانە تاسەکان پڕکەنەوە ئەویژە باشە. جادەکەی زۆر ناخۆش بوو. وەڵڵایە بێ بە تەواوی بگۆڕێ. من ئەمە ساڵی وایە 2-3 جاریان بینم کە یەن نۆژەنیەکەن و هیچ نییە. دوای 2-3 مانگ هەر ئەو پلێتانە بەرێداتەوە و دەسەکاتەوە بە تەقەتەق و خراپە بێتەوە. قایمقامی قەزای پێنجوێنەوەی نەشاردەوە کە پردی ناڵپارێز لۆدێکی زۆری لە سەر و مەترسی بۆ شۆفێرانەیە. داواشیان لە سەر و خۆیان کردووە بە زوویی چاک بکرێت. لە ڕاستیە پردی ناڵپارێز ئێستا لۆدێکی زۆری لەسەرەوە پێشترێژ لۆدێکی زۆری لەسەر بووە چونکە بار هەڵکردێکی زۆر بە وەرزی سیستانیان وەرزی هاوین بەسەرەوە پردا تێپەڕێ. ئەم پردە پردێکی قەدیمیە کە پێش ڕاپەڕین دروست کراوە بەردەوام سیانە ئەکرێ بەڵام لە ڕاستی ئێستا داوامان کردووە کەم پردە دیزاینێکی نوێی بۆ بکرێت و پردێکی گەورەتر و باشتر دروست بکرێت. لە ئێستاشا پێویستی بە چاکردن هەیە چونکە بەڕاستی خەریکە بە تەواتی لەبەر یەک هەڵەوەشێ نووسراوی ڕسمیمان کردو داوامان کردووە بە زووی بێن بەردەمان چونکە بەڕاستی ئەو پردە جێگەی مەترسی جددیە. سەبارەت بە مەترسیەکانی سەر پرد ئەندازیارێک دەڵێت هەموو پرۆژێک تەمەنی خۆیە پێویستە پردەکان بەردەوام چاودێری بکرێن و پشکنینیان بۆ بکرێت. ناشکری نەبێ ئێمە لە وڵاتی خۆمانە بە پلان ڕێ ناکەین، هیچ شتێکمان بە پلان نییە. وەزارەتی گەورەشمانێ بەناوی وەزارەتی پلانەوە هیوادارم وەزارەتی پلان یعنی کلینکی هەبێ لەگەڵ هەموو وەزارەتەکانە تاکو پلان دانرێت بۆ سیانە و پارێزگاری لە ممتلکاتی حکوومەت. هەموو پرۆژێک تەمەنی خۆی هەیە، تەمەنێکی تەخمینی هەیە کە بۆی دانێ جاری وە هەیە لەو تەمەن تەخمینی کەمتر ئەژی جار وایە زیاتر ئەژی، بەڵام ئەو تەمەنە تەخمینی کە بۆی دائەنێن ئەو تەمەنەیە کە بە سەلامەتی ئەو پرۆژێ ئەمێنێتەوە کە ئەو تەمەنێتی ئەپەڕان ئەو کاتە ئەکەیتە مەترسی و ئەبێت چی بۆ بکەی ئەبێ سیانەی بۆ بکەی ئەبێ متابعی بکەی ئەبێت چێکی بکەیتەوە بەردەوام. بە پێی زانیاریەکانی پەیام کارکردن لە سەرجەم پرۆژەکانی سنووری قەزای پێنجوێن ڕاوەستاوە و سەرڕای بوونی 2 مەرزی نۆدۆڵەتی لە سنووری قەزای پێنجوێن. بەڵام ئەمە بارودۆخی ڕێگەبانەکانی ئەو ناوچەیە کە پێویست بوو خزمەتگوزاری تەواوی بۆ دابین بکرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی ناڵپارێز لە قەزای پێنجوێن.